جا سپاسێکی دووبارەمان بۆ ئێوە هەیە بۆ ئەوەی کە هەمیشە متمانەتان بە بەرنامەی ڕۆژێکین و سەررجەم بەرنمەکانی کورتسات بووە و هەر ئەمە وای کردووە کە سەرکۆ لەو ڕاپرسیەیە کە لەلایەن دامەزراوەی ڕاما ئیجنسیۆ ئەنجام درراوە وا بکات کە کورتسات بە یەکەم کەناڵ کە متمانەی بینەری وەرگرتووە لە بواری گشتیا هەڵبژێردرێت و لە ڕاستیە ئەمە سەرکەوتنێک بێت یەکەم جار بۆ بینەرانمان دواتر بۆ ئێمە کە لە کورتسات کارێک خزمەتەکەی بێگومان ئەمە جێگەی دڵخۆشیە هەم بۆ هێمە و هەم بۆ بینەرەکانیشمان ئێمە لە کۆی ئەو ڕاپرسیە و 5,000 فۆرمەی کە دابشکراوە بەبێەوەی هیچ کارمەندێکی دەستگای میدیای کورساتی تیابێت توانیوێتی ئاستێکی باش و یەکەم بەدەست بێنێەوە دوێنێش زانیمان کە لە پرۆگرامی کورسات مەگەزین لە ڕێگەی ئەو میوانە بەڕێزەی کە نوێنەری ڕاما جنسی بوو کە لێ ئامادە بوو بەبێی ئەو داتانەی کە خستە بیانە ڕوو لە نێو فۆرمەکانیان ناتوانێتی ئاستێکی باش پێشکەش بکە ئێمە هەمیشە دروشمێکمان هەیە کە ئەڵێن کورسات ماڵی هەمووانە و هەمیشەش کە ماڵی هەمووانە و چوشی نەتە ناو ماڵی هەمووانەوە بۆەوەی کە توانیمانە ئەو متمانەیە لای بینەرەکان و لای خێزانی کورد دروست بکەین کورسات هەمیشە یەکێ بۆ لەو دەستگایانەی هەر لە سەرەتای دەستپێکردنی و 24 ساڵ خزمەتکردنیەوە کە توانراوە بە شێوازێکی باش ڕێچکەیەکی باشی کللتوری و بەرپرسیارەتی فەرەنگ و ڕۆشنبیری و ئەدەب و هوەر بگرێتە دەست کورسات توانێتی لە ڕێگەی چەندین بەرنامەوە کە بتوانێت بە شێوازێکی باش خزمەت بەنێو کۆمەلگا بکە ئەمە شاید حاڵی ئەوەیە کە بینەرەکانمان ئەڵێ بەبێ ترس بەبێ خەم ئەتوانین لە نێو ماڵەکانی خۆمانە لەگەڵ کچوو کوڕەکانمانە و لەگەڵ خێزانەکەمانە کۆنتترۆلەکەمان بەدەستەوە بێ و بخێنە سەر کورسات ئەمە جێگەی دڵخۆشی و متمانەیە بۆ ئێمە هەموو ساڵە لەگەڵ یادی کورساتە لە هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی و شار و شارچکەکان و پارێزگەکانی ترەوە چەپکە گوڵەکان شاید حاڵی ئەوەن کە دووپاتکردنەوەی ئەرچێشیکەی ئێمەیە کە بتوانین پێشکەشی بکەین ئێمەش بە هەموو توانای خۆمانەوە ئەم خەڵاتانە کە بۆ ئێمەیەتە ناو کورساتەوە ئەمە ورەیەکی کە بە ئێمە بەخشێ کورسات بەدەر لە هەموو ئەو کارە باشانەی کردوێتی ئەتوانین بڵین ئەکادمیایەک بووە بۆ پێگەیاندنی کۆمەڵی ڕۆژنامە نووس و کادری باش کاتە ئێستاش هەندێکیان لەناو کورساتە کارەکەن و هەندێکیشیان بە هەر هۆکارێک بێت لە دەرە و لە دام و دەستگایەکی تر خزمەتەکەن ئەتوانین بڵین پەروەردەکارێکی ئەو ڕۆژنامە نووسانە بووە بەڵامان کاتی شاتوانی بڵین کورسات لە ڕێگەی ئەو بەرنامانەی کە هەیەی خزمەتی بەلایانی هوەری کردووە لە ڕێو ئەرشیفە جوانی کە هەیەی توانیوێتی پارێزگاری لە کەلتوری کورد بکات کورسات هەمیشە بەبێ جیاوازی لە هەر چوار پارچەی کوردستانە کاری کردووە کە بتوانێت ئەو ڕێچکە جوانەی کە هەمانە لە نێو کوردەواریە پارێزگاری لێ بکەین ئەمە شوای کردووە کە بتوانین ئێمە بە شێوازێکی باش ببینە خاوەنی ئەو خەڵاتانەی کە لەسەر ئاستی بۆ چوون و فکری ئەدیبان و ڕۆشنبیران و گەنجان و ئەو کەسانەی کە ئەم فۆرماچێتە بەردەمیان بەبێ ئەوەی هیچ پاساوێک هەبێ ئەتوانن بڵێن ئێمە کورسات لە لای ئێمە یەکەمە ئێمەش ئەوە دووپاتەکەینەوە لە پرۆگرامی ڕۆژێکینەوە کە دەستپێکی ڕۆژە هەتا کۆتایی ئەو پرۆگرامانێک کە ئێمە پێشکەش بە ئێوە یەکەین خزمەت بکەین زیاتر ئەو دووپاتکەینەوە کە بتوانین زیاتر لەسەر ئەو ڕێچکە جوانە بەردەوام بین کە هەر لە سەرەتاوە لەسەر ئەرک و ماندووبوونی سەرۆک مامجەلال و ماندووبوونی خات و هێرۆبرای مححمەد کە ئەم بنەما جوانەی بۆ ئێمە داڕشتووە ئێمە بەردەوامی پێبین ئەم ڕێچکەیە بە هەموو شێوەیەک گرنگی پێبین و زیاتر دەوڵەمەندی بکەین 24 ساڵ خزمەتمان کردووە 24 ساڵی کە بتوانین وە زیاتر و وە زیاتریش خزمەت بە بواری فەرهەنگ و کەلتور و ئەدەب و ڕۆشنبیری کوردستان بەکشتی بکەین لە هەر چوار پارچەدا و هیوادارین ئەم خەڵاتەش ببێتە هاندانێک بۆ هەموو هاوڕێکانم لە کورسات بۆ هەموو ئەو کەسانەی کە ڕۆژێک لەم دەستگای خزمەتیان کردووە بۆ هەموو ئەو کەسانەی کە توانیانە بەبێ ئەوەی ماندوو بن هەوڵەکانیان بخەنەگەڕ بۆی کێمە بتوانین ئەو متمانەیە بەدەست بێنین کە لەلایەن ئەو کەسانێک کە لە ڕاپرسێکە بەشداریان کرد بەڕاستی وایە هەمیشە خێزانی کورد هەموو تاکێک هەموو ئەندامێکی و توێتی کە بێخەمن لەوەی کە بە دیار بەرنمەکانی کورساتەوە بە تەمەنە جیاوازەکانەوە دانیشتونەوە هەمیشەش یەک وشەیە کە دووبارە ئەەکەنەوە ئەڵێن کورسات کەناڵێکی سنگینە هەر بۆیە بۆ هەر یەک لە ئێمە کە لەم دەستگایە ئیش ئەەکەین جێی شانازیە ئەوەی کە لە شوێنێکی وایە کە جێی متمانەی هاوڵاتیانە خەریکن خزمەت ئەەکەین لە شوێنێکە هەمیشە هەوڵی داوە دەنگی هەموو کورد بێت لە هەر کوێیەک هەیە و هەر کار و پیشەیەکی هەیە هەر بۆ چوونێکی هەیە و هەروەها هەر یەک لە ئێمە وەکو خۆمان لێرە هەم توانیمانە
ئەم هەستە خۆشە لە خۆمانە دروست بکەین لە شوێنێکی زۆر جێمتمانە شوێنێکی سەنگین خزمەت ئەکەین و هەم ئەوەی کە ئەو ڕۆحیەتەکەی ئێرە کە ئەبینرێت بۆ بەڕێوەبردننی وای کردووە هەر یەکەمان کۆمەڵێک هاوکار کۆمەڵێک هاوڕێی زۆر باشمان پەیدا کردو لە ماوەی ئەم ساڵانی خزمەتەمانەوە بەڕاستی ڕۆحیەتێکی زۆر هاوڕێیانە لێرە هەیە و هەر ئەم ڕۆحیەتە وای کردووە کە ئێمە چێژەوەین لە خزمەتکردن و ئەوەی کەوانونە تۆ بەیانی زوو هەڵەسیدی بۆ دەوام ئیتر خەو و کێشەی ژیان و هەمومان لەبیرە چێتەوە تەنیا خەممان ئەوەیە وا بکەین ئەو کاتەی ئێوە بە ئێمە ئەبەخشن کاتێک بێت کە ئیشەڵڵا پڕبەرهەم بێت و هەمیشە وا بکات کە ئەو خزمەتانی ئێوە بڵێن کە بۆ نمونە ئەمڕۆ ڕۆژێکی نوێم لە دەستچوو یاخود ئەمڕۆ بۆ نمونە بەرنامەی خەونی مناڵانم لە دەستچوو یاخود هەموو بەرنامەکانی تری کورسات و جارێکی تر سپاسدانەکەین ئەوەی کە متمانی خۆتان بە ئێمە بەخشیوە ئەوەی کە ئەم ساڵانە بە درێژایی هەموو کێش و مەشاکیلی ژیان هێشتا ئێوە هەر لەگەڵ ئێمە بینەر ماونەتەوە و لەسەر ئەم بابەتەش راپۆرتێک ئامادەکراوە بەیەکەوە بینەری ئەم راپۆرتە بین دواتر ئەگەڕێنەوە لاتە. کورسات ماڵی هەمووانە 24 ساڵ لەمەوە پێشوو لە هەوڵێکی مەزنیتر و لە درێژی دەستپێشخەریەکان و بەردەوامیدان بەو پرۆژە و کارانەی کە خزمەتی گەورە بە کولتور و هونەر و فەرهەنگ و زمان و ئینتیمای نەتەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەن بە هەوڵ و پاڵپشتی تەواوی جەنابی مام جەلال و خەمخۆری و هاتنەدەستی دڵسۆزانەی خاتوو هێرە و ئیبراهیم ئەحمەد پرۆژەیەکی میدیایی گەورە و نەتەوەیی وەک دەستگای میدیایی کورسات لەدایک بوو کە هەر لە سەرەتاوە بە خەونی گەورە و کار و پرۆژەی نەتەوەی و مەزنەوە کەوتەڕێ و تا ئەم ساتە وەختەش بەبێ دابڕان و 24 ساڵە کار بۆ ئەو ئامانجە پیرۆزانە دەکات کە لە پێناویدا دامەزراوە. ڕاستیەکی حاشا هەڵنەگرا کە دەستگای میدیایی کورسات لە مێژووی کارکردنی خۆی داتوانیوێتی لاپەڕەیەکی زێڕینی پڕ لە کاری داهێنەرانە تۆمار بکات و هەر لە سەرەتاوە تا ئێستاش بۆ تەماڵی هەمووان و بڵندگۆیەک بووە بۆ هەموو ئازادی خوازان و سەکۆیەک بووە بۆ دەنگ و ڕەنگی تەواوی کۆمەڵانی خەڵکی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و بەبێ جیاوازی کاری بۆ ئەو یەکبوونە نەتەوەییە کردووە. هەمیشە مینبەرێک بۆ داکۆکیکردن لە ماف و خواست و ئارەزۆکانی تەواوی چین و توێژەکان هەروەک چۆن شاشەیەکی ڕەنگین بووە بۆ هونەر و فەرهەنگ و کولتوری ئەم نەتەوەیە. کورسات مای شانازی و جێگای سەربەرزی و افتیخاری ئێمەیە هیوادارم ساڵ بە ساڵ بگرە مانگ بە مانگ بەرە و پێشکەوتن و گەشەکردن بڕوات. دەستگای میدیایی کورسات هەمیشە پێشەنگ و ڕچەشکێنی مەودا داخراوەکان بووە لە چەندین ڕشتە و بواری جیاوازدا کاری مەزنی کردووە جگە لە کارکردن لەسەر ڕەسەنایەتی و مێژووی سەدان ساڵی بەرخودان و شۆڕشە مەزنەکانی کورد و کەسایەتی و ناوە دیار و گەورەکانی ئەم نەتەوەیە هاوکات و بەردەوام پەنجەرەیەکی کراوە بووە لەسەر دنیای نوێ و گرنگیدان بە پێشکەوتن و بەرەو پێشچوونە گەورە و خێراکانی گیان و بە دنیابینیەکی هاوچەرخ و بە شێوازێکی نوێگەرانە لەگەڵ ئەم کاروانەشدا دەست و پەنجەی نەرم کردووە. کورسات هەمیشە وەک سیمبولێکی میدیایی هاوچەرخ درێژەی بە خزمەتکردنی خۆی داوە و هەوڵی داوە لە ڕێگەی دەیان بەرنامە و چالاکی جیاوازەوە خزمەت بە ڕەوتی ڕۆشنگەری و ڕووناکبیری و فەرهەنگی بکات. هەر بۆیە هەمیشە مینبەرێکی ئازادی نووسەران و ڕووناکبیران و ئەدیبانی کورد بوو و کاریگەری گەوری لەسەر هۆشیاری تاکی کورد دروست کردووە. ماوەی 24 ساڵە کورسات بەرگریکارێکی بەهێزی هونەری ڕەسەنی ئەم نەتەوەیە بووە لە هەموو بوارەکانی شانۆ و دراما و موزیک و شێوەکاری و سینەما و ڕشتە جیاوازەکانی تر بۆ ئەم مەبەستەش کاری داهێنەرانەی مەزنی کردو و هەمیشە بەو پێودانگە کاری کردووە کە هونەری ڕەسەن و مۆرچی جوانی کوردەواریمان بپارێزێت و پەرەیان پێ بدات. ئەو ڕەسەنایەتی کە هەموو گەلانی جیهان بۆ خۆیان شانازی پێوە دەکەن لەم بوارەشدا لە ڕێگەی سەدان بەرنامە و کۆنسێرت و چالاکی و سپۆنسەرکردن و پاڵپشتی هونەرمەندان و بۆنە هونەریەکان توانیوێتی ئەرشیفێکی دەوڵەمەند کۆ بکاتەوە کە دەکرێت وەک سەروەتێکی نیشتیمانی گەورە لێی بڕوانرێت لە پاراستنی مۆرک و ڕەسەنایەتی هونەری نەتەوەکەمان بۆ نەوەکانی داهاتوو. دەستگای میدیایی کورسات لە کاروانی میدیایی خۆیدا هەمیشە میدیایەکی سەنگین بوو و خاوەنی استراتیژ و ڕوئیایەکی ڕوون و نەگۆڕ بووە. هەرگیز هەڵچوون و داچوونە کاتەکان و هەراینا بەرپرسانەی نێو تۆڕە کۆمەڵایەتەکان و فشار و لێشاوی لاساییکردنەوەی دوور لە ئاکاری کوردەواری نەیانتوانیوە کاریگەری لەسەر استراتیژی نەگۆڕی کورسات دروست بکەن.
بە پێچەوانەوە کورسات هەوڵی داوە لە دژی ئەو شەپۆلە ڕێبکات و کاریگەری ئەرێنی لەسەر تاک بە تاکی ئەم کۆمەڵە دروست بکات و هۆشیاریان بکاتەوە لەو تەوژمە ترسناکەی کە ئێستا ڕوبەڕووی ڕەسەنایەتی و ئاکار و سەلیقەی جوانی کوردەواریمان بۆتەوە. هەر بۆیە دەتوانین بڵێن کورسات لە هەموو هەڵبژاردنەکانیدا تەواو ورد و بە ئاگایە لە هەموو کایەکانی هونەر و تەندروستی و وەرزش و درامە و ڕشتە جیاوازەکانی تردا. کەناڵێکی پەروەردەی و سەنگینە بۆ خێزانی کورد و هەموو ئەندامانی خێزان بە گەورە و بچووکەوە پێکەوە بەبێ ترس دەتوانن سەیری شاشە ڕەنگین و سەنگینەکەی کورسات بکەن. لەگەڵ ئەمانەشدا کورسات لە ڕووی هەواڵ و بەرنامە و استراتیژە سیاسیەکانیشەوە سەرباری ئاستەنگەکان کێشە و دابەشبوونە سیاسیەکانی هەرێم گرژی و ئاڵۆزیە سیاسی و تائیفی و مەزهەبیەکانی ئەم وڵاتە هەمیشە هەوڵی داوە بە دید و تێگەشتێکی جیاواز و بە باکگراوندێکی تەواو نەتەوەی کوردستانیانە کار بکات و لەم بوارەشدا تەواو پیشەیانە دەستی بۆ ئەو کارانە بردووە و لە سەختترین کاتەکاندا سەکۆی پەخشکردنی ڕاستیەکان بووە وەک خۆی ڕێزی لە بیر و باوەڕی سیاسی و ئاینی و نەتەوەی هەموو لایەک گرتووە و خۆی بە دوور گرتووە لە نانەوە و هاندانی هەر جۆرە پشێوی و گرژیەک لە نێوان ڕۆڵەکانی ئەم میلەتەدا. پێویستە ئەوەش لەبیر نەکرێت کە کورسات لە مێژووی خۆیدا ئاکادیمیایەکی میدیایی بووە کە تیایدا سەدان میدیاکار و ڕۆژنامەنووسی زرنگ پێگەشتون و ئێستا لە کورسات و دەرەوەی کورسات خزمەت بە میدیای کوردی دەکەن. کورسات لە هەموو پێگە و بارودۆخێکدا خاوەنی خوێندنەوەیەکی واقعیانە بۆ ژیان و بەرژەوەندیەکانی نەتەوەکەی خۆی بەردەوام هەوڵی داوە بە دنیابینیەکی هاوچەرخانەوە کاری نوێ و داهێنەرانە پێشکەش بکات. هەر بۆیە بەردەوام بینەرەکانیشی چاوەڕی زیاتری لێ دەکەن. بۆیە کورسات هەمیشە بەرپرسیارەتی گەورەی لەسەرشانە و هەوڵ دەدات لە ئاستی ئەو متمانەی بینەرەکانی دابێت. دەستگای میدیای کورسات لە هەردوو کەناڵی تەلەڤیزیۆنی کورسات و کورسات نیوز و دوو ڕادیۆ بە زمانەکانی کوردی و ئینگلیزی و ماڵپەڕ و سۆشیال میدیا لە تەواوی پلاتفۆرمەکان و ماڵپەڕی کوربین پێکاتوە. تا ئێستا چەندین جار لەسەر ئاستی ناوخۆی و جیانی خەڵات کراوە و لە بوارە جیاوازەکاندا پلەی یەکەمی بەدەستێناوە. چەندین جار وەک باشترین کەناڵی گشتی و خێزانی دیاری کراوە و بەم دواییانەش ماڵپەڕی کوربین بووە براوەی خەڵاتەکانی گلۆبال ئێکۆنۆمیکسی بریتانی لە لەندەن وەک باشترین خزمەتگوزاری ڤیدیۆیی لەسەر ئاستی عێراق لە مەراسیمێکی تایبەتدا و لە شاری دوبەی خەڵاتەکەی پێبەخشرا. لە ئێستاشدا کورسات وەک باشترین کەناڵی گشتی و بۆ جارێکی تر لەلایەن ڕاما ئەیجنسی و لە ڕاپرسێکی بەرفراوان و گشتگیردا هەڵبژێردراوە.